سەبارەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ TV. من بنارم هاتمە وڵاتە بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV ئەمڕۆ بەرواری 16 تەمموزی 2022. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لا دوو تەوەری سەرەکی پێکهاتوون. یەکەمیان تاوتۆکردنی ئەو وتارەی مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە یادی سێهەمی ساڵڕۆژی دامەزرانی کابینەی حکوومەتەکەیدا، و لە تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە ڕەوتی سەدر و خۆپشاندانی ملیۆن کەسی تاوتوێ دەکەین. ئێوەش دەتوانن بەشدار بن لە بەرنامەکانماندا و بە سەرنج و تێبینی لە کۆمنتدا بنووسن و من ئاراستەی میوانانی بەرنامەکەیانی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. ماڵی بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا کە سەرەتا سەبارەت بە وتارەی مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سێهەمین ساڵڕۆژی یادی دامەزراندنی کابینەکەیاندا ئاراستەی کرد. من بانگێشتی خەسرە و سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانم کردووە. خەسرە و سایە، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. ئێوارەی ئێوەش باش و مندوو نەبن. مەسرور بەرزانی وتارێکی پێشکەش کرد 2 ڕۆژ بەر لە ئێستا لە یادی سێهەمین ساڵڕۆژی دامەزراندنی کابینەکەیاندا. من کەمتر لە جیهاندا ئەمەم بینیوە کە سەرۆکی حکوومەت بێت باز لەوە بکە کە چیان کرد و بەرنامەیان چییە بۆ داهاتوو. بۆچی مەسرور بەرزانی لەم کاتەدا دێت لە سێهەمی ساڵڕۆژی دامەزرانی کابینەکەیاندا قسە بۆ خەڵکی دەکات و باز لەوە دەکات کە چیان کردووە؟ بەڵێ، بە واتایکی ترەگە پرسیارەکەی تۆ بڵێم ئامانجی مەسرور بەرزانی چییە لە پێشکەشکردنی وتارێک کە 3 ساڵ دامەزرانی کابینەکەی کردووە بە بەهانەیە بۆ قسەکردن. بەڕای من دوو ئامانجی سەرەکی لە پشتەوەیە هەر بەم بەهانەیەشەوە ئەوێ قسە بکە لەبارەی کابینەکەیەوە. یەکیشانەوەیە کە ئەوێ واقعێتە قەیرانگرت و ئەو بنبەستەی کە دەسەڵاتەکەی و کابینەکەی ڕوبەڕووی بۆتەوە پەردەپۆشکە. ئێمە دەزانین کە ماوەی چەند ساڵێکە قەیرانی اقتصادی، قەیرانی سیاسی، ئەو جێژاوی کە کۆمەلگای کوردستان تیا ڕاگرتووە و لە هەناویە بارودۆخێکی ناهەموار تا ئەو ڕادەیە ڕۆشتووە کە حکوومەت توانای ئیدارە و بەڕێوەبردنی کۆمەلگای نییە. هەڵکشانی تاوانەکان، کوشتنی ژنان، سەرکوتی ئازادیەکان، لێبڕینی موچە، کەمکردنەوەی خزمەت گوزاریەکان، نەمانی دەرمان، هەموو ئەمانە کە یەخی بەم حکوومەتە گرتووە بێتوانایە جوابی پێباتەوە پەردەپۆشکاوە بە خەڵکی بڵێ ئەم حکوومەتە ئەوە تا خەریکی چاکسازی و خەریکی گۆڕانکاریە بە قازانجی ئێوە و ئەمە حکوومەتی خۆتانە، بۆیە ئێوە دەبێت چاوەڕوان بن بەرامبەر بە هەوڵەکانی داهاتوومان. ئەمە یەک. دووهەمیشیان ئەم حکوومەتە بۆیە لەم کاتەیە ئەم کاراکاوە من پێم وایە ڕەنگە ساڵانی داهاتوو شەر ئەم پەیامە بێت تا ئەو کاتی کە ئەم حکوومەتە لە قەیران هابێ. ئەوی ژەوەیە کە ناڕەزایەتیەک لە کۆمەلگایە هەیە، ناڕەزایەتیشی بەرینی خەڵکی کارگەر و زەحمەت چێژ، مامۆسایان، ژنان، لاوان، هەتا ئەو وردە بزنسمانانی کە لێرە و لەوێ پرۆژەکانیان نەچەرخێنن، ئەمانە هەمووی تووڕە و ناڕازین بەرامبەر بۆ قۆرخکاری و بەو نائەدالەتی و بۆ ستەمگەری کە ئەم دەسەڵاتە کردوێتی. ئەوێ ئەم ناڕەزایەتی خاو کاتەوە، پێیان بڵێەوە لە چاوەڕێیا بنەوە تا ئێمە خەریکین چاکسازیەکەین، خەریکین وەڵام بە پێویستەکان، خەریکە حکوومەت باشە بێ، خەریکە دۆخی اقتصاد و سیاست لە کوردستانە باشە بێ. بەڵام هەر ئینسانێک گەر بە سادەی سەیری ئەوزاعەکانی ناوخۆی کوردستان کاتانانێت ئەگەر کەسێکی هاوڵاتێکی ئەوە نەبێت کە لە کوردستان بژی، ئەبینێ کە وەزئی کوردستان لە حاڵەتێکی چاوەڕوانی و بێدەرەتانیە. هیچ ئاسۆیەک بۆ دەربازبوون لە دەخاڵەتی دەوڵەتانی ناوچەکە، لە نائەمن و بردومان و بۆمبارانکردنی شارەکانی کوردستان، لە تیرۆر، لە تاوان، لە بێکاریشی لە ڕادەبەدەر، لە هەڵکشانی گرانی، لە
کەمبوونەوەی خزمەت گوزاریەکان لە تا ڕادێەوە ڕۆشتووە کە جوتیاران بۆ ساختنەوەی بەرهەمەکانیان پێ بنێنە مەیدان و ناڕەزایەتی بەرامبەر بە بەم دەسەڵاتە دەروەرن چ جایەوەی کە خەڵکی پیشەوەەر خەڵکی گەڕەکەکان لە شار و شارژەکانی کوردستان لەسەر کەمی ئاو لەسەر کەمی کارەبا گەنجان لە بێکاری تەنان حتا ئەوانشی کە داکۆچی لە ژینگە پارێزی و لە ئاژەڵ دۆستیەکەن ئەوانش هەمویان ناڕازایەتی خۆیان دەرەبرن حکوومەت دەوێت ئەم ناڕزایەتی خاو کاتەوە و جۆرە خۆشخەیاڵی بڵاو کاتەوە بۆیە ئەوەی کە لەم کاتەیە ناچاری کرۆ بەڕای من ئەم دوو واقعێتەیە ئەگەر کورتی کەمەوەیشیان قوڵبوونەوەی قەیرانێکە یەخەی بەم دەسەڵاتە و شکست و بنبەسێکە ئەم حکوومەت و کابینەی تیا قەراری گرتووە دووەمیشیان ئەو شەپۆ لە ناڕزایەتی کە چاڕوانەکرێت لە ئەنووساتە ناوەندی شارەکان بگرێ و ببێتە مای هاتنە مەیدانێکی فراوانی جەماوەریەوەی کە سەران خۆیان پێێنەڵەن ترسدا عسیانی مەدەنی بە بڕای من ئەمە ئەم دوو فاکتۆرەیە کەوای کردووە هەم لە سەرۆکی کابینەی حکوومەتی ئێسا و هەم لە جێگرەکەی کە بێن بە شێوەیەک لە شێوەکان ئەم واقعەتانە پەردەپۆشکەن و خەڵک لە چاڕوانیان ڕاگرن و خۆشخەیاڵی لە ناو ریزەکانی خەڵکە بڵاوکەنەوە بەشێکی بەرچاو لە ناوەڕۆکی وتارەکەی بریتی بوو لە چاکسازی وە زۆر بەرنامە کە پێشکەش کراویان ئامادەکاری بۆ کراوە لە هێنانی هێڵی ئاسنینەوە بۆ کوردستان و لە بە ئەلکترۆنیکردنی زۆرە لە سیستەمەکان و هەتاوەکو دوایواتە چاکسازی ئەتوانین بڵێن یەکێک بوو لە بنەما سەرەکیەکانی وتارەکەی هەر لە بەرامبەریشدا ئۆپۆزیسیۆن بۆ نەوەی نوێ بازلەوە دەکات کە چاکسازی بە پێی پێویست نەکراوە بە بۆچوونی ئێوە خەڵکی لە نێوان ئەم چاکسازیە کە حکوومەت دەڵێکراوە و ئۆپۆزیسیۆن پێی کافی نییە لەکوێدا ڕاوەستاوە بەڵێ بە بڕای من حکوومەت چاکسازی کردووە هەموو ئەو بەرنامەی کە لە قسەکانی مەسعود بارزانی و قوبات تاڵابانی هاو نیشانەیە کە ئەم حکوومەتە چاکسازی کردووە بەڵام ئەم چاکسازی بە هیچ جۆرە ڕەبتی بە خەڵکی کارگەر و ژیانی خەڵکەوە نییە یعنی چاکسازیەک نییە بۆی کە سیستەمێکی بیمەی کۆمەڵایەتی دانابێ ئاسیکرەی بەرز کردبێتەوە خزمەت گوزاری زیاتری خزمەت اختیاری خەڵکەوە دەرمان و خوێندن و هاتوچۆی بە خۆڕایی کردبێ غاز و نەوتی بە هەرزانتر خسبێتە بەردەست خەڵک هیچێک لەمانە نییە چاکسازیە کە ئەم حکوومەتەی دیعایەکە لە جەوهرە بریتە لە تەرکیزکردنەوەی سەرمایە لە ڕێخستنەوەی بوارەکانی کارژێڕی و بچووکردنەوەی دەوڵەت بۆ ئەوەی کە بتوانێت هەرچی زیاتر دەستی کۆمپانیەکان ئاوەڵاترکە هەرچی زیاتر هەژاری زیاتر گرانی زیاتر بێکاری زیاتر بێدەرەتانی زیاتر و ئەو مەسروفاتی کە حکوومەت دەکەوێتە سەرشانی وەڵامدانەوە بە دابینکردنی پێداویستەکانی هاوڵاتی بەندەستی خۆیان خۆی لێ دەرباسکات ئاسەوارەکانی بشێنەوە بەسەر خەڵکە بۆ هاتایەکە بڵێن بەڵێ حکوومەت چاکسازی کردووە بەڵام چاکسازی لە قازانجی سەرمایە و سیستەمی کۆمپانیەکان و چینی دەسەڵاتدارا کردووە ئێمە دەبین ئالەم 3 ساڵەدا خەڵک وەکوتم هەژارتر بووە بێکاری زیاتر بووە گرانی زیاتر بووە بەڵام لەو لاشۆ سەیرەکەی سەرمایەداران و خاوەن کۆمپانیەکان تا هاتووە سەرمایان کەڵەکە کردووە تا هاتووە هێزی کاریان بەرەو هەرزانتردا ڕاپێشداوە و سیستەمێکی کاریان کار و بەرهێنانیان بەڕێو خسووە تا سەرمایە هەچی زیاتر بتوانێت زیاتر کەڵەکە بێ و جیرفانی دەوڵەمەندان و سەرمایهداران زۆرتر و زۆرترکە و پڕتر و پڕترکە و لە پای ئەمانەشا گەندەڵی زیاتر بووە و نەعەدالەتی لە کۆمەلگایە زیاتر بووە ئێستاش بە بەراوردکردنی موچەی کرێکار و فەرمانبەرێک لە چاو ئەندام پەرلەمان یا لە چاو سەرمایهدارێک داهاتێکە ئەوان دەستیانەکەوێ هەرگیز قابلی قسەیانە و چەند بەرابەرە دەیان و بگرە 30-40 جاری زیاتر لە داهاتی خەڵکی کارگەر و زەحمەت چۆتە سەرەوە ئەمە بەسمەوەی کەوای ئەوان چاکسازیان کردووە ئەمە خەسەتی هەر حکوومەتێکی سەرمایهداریە کە لە سەردەمی قەیرانایە سیاسەتی چاکسازی هەر حکوومەتێکی سەرمایهدار لەوانش حکوومەتەکەی مەسعود بارزانی قوبات تاڵابانی لە سەردەمی قەیرانە کە باسی چاکسازیەکە یعنی ئەوەی ئەو ڕێکار و قانونانە ئەگرێتە بەر و ئەو بەرنامەی ئەباتە پێشەوە کە
بتوانێت ئاساوارەکانی ئەم قەیرانە بەسەر خەڵکی کارگەر و زەحمەت کێشە داشکێنێتەوە. ئێمە ئەگەر بەراوردێ بکەین بۆ نمونە لە ساڵی 2011 2012 تا ناوەڕاستی 2013 کە سەرمایە بەخۆی بوو خەڵک ئاسێکی بژێویان ڕوو لەسەر و تا بەرەو باڵا چوو، بەڵام سێکی لە دوای 2014ەوە هەتا هاتووە موچەلەی بڕاوە، هەتا هاتووە گرانی زیای کردووە، سیستەمی باجگیری و سەرانە سندن بۆ هەموو بوارەکان ڕۆشتووە، لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەوە تا کڕین و داو دەرمان تا گەڕان بە دوای کارە تا مەسلەی خزمەت گوزاریەکان مەسەن بۆ کارەبا بێ دوسێ جار پارە با لەسەرەوە بۆ ئاو هەروە بۆ دەرمان ئەوە کە ئێستا هەموو دەرمانخانەکان و نەخۆشخانەکان دادوبێدا دیانە خەڵکە وەختی ڕویان تەیەکە کەوای بە بڕای من ئەمێ ئەوە بڵێم کە مەسلەی چاکسازی کە ئەوان باسیەکەن دروست وایە ئەوان چاکسازیان کردووە بۆ ئەوەی فشارەکانی خۆیان لەسەر خەڵک تونکەنەوە باجگیری زیاکەن و ئەو ئەرک و وەزیفەی کە هەر حکوومەتێک لە سەرشانیەتی بۆ تامینکردنی لانی کەمی ژیان و بژێوی خەڵک مەبەست وایە ئەوە بگرنەوە و هەوڵ بن هەموو ئەو دابینکردنی هەموو ئەو پێویستیانە بکەوێتەوە سەرشانی هاوڵاتیانی کارگەر و زەحمەت کێش کە خۆیان ئەبێ ئەو پێداویستیانت دابینکەم. بەم جۆرە چاکسازی بە معنایەوەیە کە دەستکێشانەوەی حکوومەتە لە مەسئولیت بەرامبەر بە تەمینی لانی کەمی ژیان و گوزەرانی خەڵک. بە بڕای من ئەمە ئەو سیاسەتەیە و معنای ئەو چاکسازیە و خەڵک لە بەرامبەر ئەم چاکسازیە بۆ معنای لەوێدا وەساون کە ئەمە هێرشێکە سیاسەتێکە سیستەماتیک و ئۆتۆماتیک کە بتوانێت هەرچی زیاتر ئاسەوارەکانی ئەم ئەزمەیە بەسەر ژیانی خەڵکەوە بێەوە خەڵک تەحمولیکەن. خەڵک بەرامبەر مەم چاکسازیە لەوێدا ڕاوەساون کە سیاستێکە دژبەوان سیاستێکە بۆ هەژارکردنی ئەوان بۆ بێکارکردنی ئەوان بۆ تەحملکردنی گرانی زیاتر بۆ تەحملکردنی بێکاری بۆ تەحملکردنی بێداو دەرمانی بێ خزمەت گوزاری تەحملکردنی باج و خراجەکانی حکوومەتەکە لە سەرشانی ئەوان دانراوە. بۆیە بە بڕای من ئەمە ناوەڕۆکی ئەو چاکسازیە کە ئەوان کردویانە و ئەوەی ئۆپۆزیسیۆنیش دەیڵێوان چاکسازیان نەکردووە بە معنایەوەی کە هێشتا کەم ئەم حملەیان بۆ سەر خەڵک بەڕێخسووە. بۆیە بە بڕای من ئەوانیش بە شێوک لە شێوەکان لە ریزی ئەم سیاسەتانە و ئەم هەنگاوانەی حکوومەتان ڕاوەستن. یەکێکی تر لەو لایەنانەی کە لە وتارەکەیدا ئاماژەی پێدرا پەیوەندیە لەگەڵ حکوومەتی مەرکەزی واتە بەغدادا. باسی لەو کردبوو کە حکوومەتی هەرێم زۆر هەوڵی داوە لە ڕێگەی خوارەوە لە ڕێگە دیپلۆماسیەکانەوە کە لێکتێگەیشتن هەبێت لەگەڵ حکوومەتی مەرکەزیە، بەڵام ئەوە حکوومەتی مەرکەزیە کە ئەم هەوڵانەی پوچ کردوێتەوە. ئەگەر بە شێوەیەکی تر بپرسم کە ئەم شتە نەوتراوە چییە کە ئەگەڕێتەوە هەموو جارە بۆ پەیوەندی لەگەڵ بەغا و چی کاریگەریەکیە بێت لەسەر هەرێمی کوردستان؟ لایەنێکی ئەو قسانەی ئەوان کە گوایە ئەوە حکوومەتی عێراقا وەزعی کوردستانی بەرەو ئەم کێشەیە بردووە پاساوێکە پروپاگەندەیەکە بۆ ئەوەی ڕەوتی ناڕەزایەتی جەماوەر بەلاڕێدا ببە و خۆشباوەڕی بڵاو کاتەوە بڵێ گوایە ئەم نەهامەتی و بەڵایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە خودی ئەو سیستەم و حکوومەتەوە ئەو سیاسەتە نیە کە چینی دەسەڵاتدار بەدەستیەوە گرتووە، بەڵکو ئەو حکوومەتی عێراق وای کردووە کە خەڵکی کوردستان لەم تەنگانەیە قرار بگرن. بە بڕای من لە کاتێکە ئەوە خۆیان هاتوون بازەوەکەن کە ئیستراتیژی ئەوان لە بەخایە و ئەوان ئیتر وەزعی کوردستان بە بەشێک لە وەزعی عێراق دانن، حتا ئەوە خۆیانن کە ڕۆشتون لە نێو چوارچۆی فیدرالیزمێکە لەگەڵ ئەو حکوومەتێک کە ئێستا دەستی درێژ کردووە بۆ دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم پەیوەندیان دامەزراندووە بەبێ ئەوەی احترام بۆ ڕای خەڵکی کوردستان دابنێن، خۆیان چوون ڕێکەوتون لەگەڵیانەوە چارەنووسی کوردستانیان لە سەر و ئیرادەی خەڵکی کوردستانەوە گرێداوەتەوە بە دەسەڵاتێکە لە عێراقا هەیە. بە بڕای من لە لایەکی تریشەوە ئەو قسانی کە ئەوانەی کە نیشانەی ئەوەیە کە گۆشەیەکی سەرەکی قەیرانێک کە لە کوردستانە سەری هەڵداوە با بڵین لایەنە سیاسیەکەی پەیوەندیەکانی هەرێم و بەغایە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبرەوە ئەم پەیوەندێ بە تەواوەتی لە گرێژنە چووە. دەسەڵاتی ناوەند ڕۆژ بە ڕۆژ بە چنینەوەی ئەو
ئاڵوگۆڕی کە لە تەوازنی هێزی ناوچەیی و هێزە جیهانیەکان و لە تەوازنی نێوان ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستان و ئەحزابی شیعە و سوننە و ناسیۆنالیزمی عەرەبی لە عێراقا پێک هاتووە پێشتر لە تەوازنێکی باشترا بوو لە سەردەمی تەشکیلی حکوومەتی عێراق و نووسینەوەی دەستورە ئەوان ئەمایان بە فرسەت وەرگرت تا هاتووە هەوڵ بن ئیمتیازات و ئەو ئیمکاناتانەی کە پێشووترا بوو بە بورژوازی کورد و حیزبەکانی لێیان بسەنەوە و هەوڵ بدەن هەتا زیاتر دەسەڵاتی ناوەند بەسەر هەرێما بگێڕنەوە و ئەو اختیارات و ئیمتیازاتانیان لێ وەرگرنەوە ئەوەی کە ئەوان باسەکەن کە ئێمە ڕۆشتوین و دانیشتن و گفتوگۆ و دانوستانمان کردووە معلومە کە حکوومەتی عێراق باش لەم فیک و فاکەی ئەوان تێگا باشە زانێت کە ئەوان پشتیان خاڵیە ئێستا جاران بە پشتیوانی ئەمریکا ئێستا ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لە عێراقیشا ئەو نەقشەی جارانی نەماوە ئێستا ئێران ڕۆڵێکی کاریگەرە و ئێستا رووسیا هێزێکی کاریگەرە و ئێستا نفوزی چین لەباری اقتصادیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقا تا دێڕوو لە هەڵکشانەکە و ئەو توانایی نەماوە کە بتوانێت پشتیوانیەکی قاینی سیاسی و اقتصادی لە هەرێمی کوردستانە بۆیە بە بڕای من ئەوان ڕێگای تریانی غیریەوەی کابێت دانیشن و نەوعێک زەلیلی و زەبوونی خۆیان بەیانکەن بڵێن ئەوە ئێمە چین بەڵام ئەوان جوابمان نایەنەوە لە کاتێکا کوردستان شانی ئەوە بوو کە فرسەت هەبوو کە بەرەو دەوڵەتێکی سربەخۆ ببرێ و کوردستان لەم گێژاوەی کە ناویانە فیدرالیزم دەرکێشرێ و دەسەڵاتێک دامەزرێ لانی کەم کە بتوانرێ هەلومەرجێکی پایدار دروستکە و پێویستی بۆ نەبێ کە لە کاکێشانی دانووسانەکانی ئەمانە کوردستان لە حاڵەتێکی نادیاریە ڕابگیرێ بۆیە بە بڕای من ئەو قسانەی کە ئەوانەیەکەن شکست خواردووە لە ئەوڵەوە دیارەکە هیچ ئامانجێکی نییە حکوومەتی عێراق و ئەو هێزە سیاسیانی کە لە عێراقا کارەکەن بڕیاریان ناوەکە هەرچی زیاتر کوردستان پێشنەوە ژێر دەسەڵاتدارەتی ناوەندی و سەرنجام وەکو یەکێ لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق مامەڵەی لەگەڵ بکەن. لە کۆتایی وتارەکەیدا ئاماژەی بە بەرنامەی داهاتوو کرد کە حکوومەتی هەرێم بە سەرۆکاتی مەسعود بەرزانی چی کارێکی لە دەستورکاردایە ئەنجامی بدات. فەرز بکەین هەموو ئەو بەرنامانە بە شێوەیە کە بەرنامەی بۆ داڕژراوە ئەچێتە پێشەوە. ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن کوردستان بە چی ئاراستەیەکدا دەبات؟ بە بڕای من بەشێک لەو بەرنامەی کە مەسعود بارزانی و هەتا بە جۆرێکی قوبات تاڵەبانی لە قسەکانیانە ئاماژەی پێکرد بەعزێکی درۆیە کە کوردستان ناتوانێەوە بکە مەسەنەوەی کە باس لەوە دەکەن کە کوردستانەکەن بە کۆمەلگایەکی یا ئابوووریەکەیەکەن بە ئابووری سەرچاوی داهات. ئەمە مەسەلێکە کە لە اختیاری ئەوانان نییە ئەوە بۆ ناکرێت کە وەزارەتێکی شەقوپەقی کوشتتوکاڵی وەکو حکوومەت هێرێم بتوانێت منافەسەی بازاری گیان و منتیقەکە بکە تا کوشتتوکاڵ ڕێگای پێ بدرێ توانا و نفوزی ناوەڕاست و خوار و تیجارەت و بازرگانی ئێران و تورکیا لەسەر هەرێمی کوردستان بکاتە دەرەوە و لەسەر پێی خۆی ڕاوەستەیە چونکە ئەوە ژێرخانێکی فراوانی ئەوێ و ڕەتی بە منافسەیەکی فراوانەوە هەیە کە بازاری جیانێ بێ ڕێگەیان پێبە شتێکە لە سەلاحەتی ئەوانە نییە یا ئەوەی کە بازە ئەوەکەن حکوومەتی ئەلکترۆنی دروستکەن و ئەمە توانێت بە بڕای من ئەمە چەند ئەوە بکەن بە معنای زیاتر بێکارکردنی خەڵکە زیاترەوەیە کە لە قسەکانی پێشەوەن سەرمایە تەرکیزکە قەوارە و پێکاتی حکوومەت بچووک بێتەوە ئەو تەعینات و دامەزرانەی کە لە دەورەی پێشوا بووی کە بە شێوەی مرکزی هەڵوەشێنێتەوە و مەسلەی کاری گەنجان و خەڵکی ئامادە بەکار لە کوردستان بسپێرێ بە بازاری کۆمپانیەکانەوە ئەوانی چۆنیان بێ بۆ شوەی کە خۆیان ئەیخوازن و قازانجی لێ بەدەزێنن ئاوا باس لە تەعینات و دامەزراندنی خەڵکی ئامادە بەکار و گەنجان بکە. بەڵام بەگشتی ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێم لە زمانی مەسعود بارزانیەوە بەنیازە بۆ ساڵانی داهاتوو بیباتەڕێ بەڕای من هەر ناوەڕۆکی ئەو چاکسازیە کە قسەمان لێکردووە یعنی بەرنمەیەکە بۆ ینی زیاتر ڕاپێچانی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانە بۆ هەژاری زیاتر گرانی زیاتر و
ڕاکێشانی ئەوانە بۆ ئەوەی کە موچە بەکەمی و کەم بێتەوە و لەو ئاسەیە هەیە ڕابگیرێکەوە بۆ چەند ساڵە پلەبەندی وەزیفی ڕاگیراوە تەعینی مرکزی هەڵوەشاوەتەوە هیچ حساباتێ بۆ ئاسی ژان و گوزەرانی خەڵک ناکرێت و موچە بەڕاوەساویان چۆنەڵێ بە جۆرە ئینجیماتی موجە بکە یعنی موچە تووشی بەستەڵک بکە ینی ڕایگیرێ لەو حەدەیە لە کاتێکای مازانی خەڵکی کوردستان کۆمەلگایەکی شاریە ساڵ بە ساڵ فراوانترە بێتەوە پێداویستەکانی ژیان زیاترەکە و ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێم بەنیازەبی باتە پێشەوە بۆ ساڵانی داهاتوو یعنی ئەوەی کە باز بەسەر هەموو حەقیقەتانەیە بەرێ و خەڵک بەنانە سکێ تا ئاستی فیزیکی ئەوەی کە ڕۆژانە مەمرۆمەژی بمێنێتەوە ئاوا وەکو ژیانی هاوڵاتیەک لە ژێرسایم حکوومەتە بەرێتە ڕێەوە کە دیارە ئەمەش سەرچاوەکەی گەرێتەوە بۆی کە مەبەسەکەش بۆ واگەڕێتەوە کە ئەمە حکوومەتی سەرمایه‌دارانە لە قازانجی سەرمایه‌داران بەرنامەدانێ بەڵام دیارە بە ناوی زۆرینەی خەڵک و بە ناوی حکوومەتی خەڵکەوە لەم پروپاگەندە پروپوچەوەی ئاڵێنێ ئەجا بە بڕای من لە ساڵانی داهاتووە قەیرانی اقتصادی و سیاسی ئەوزاعی جیهانی ناوچەکە مەسلەی اقتصادی قەیرانی اقتصادی لە عالەم و ڕنگدانەوەی لە بازارەکانی کوردستانە هەرچی زیاتر کوردستانە خاتە ژێر فشارە سیاسی و اقتصادەکانی خۆیەوە ئەم حکوومەتە ناچارە بەرنامەیەک بەرێتە ڕێوەکە ئاسەوارەکانی ئەم قەیرانە سیاسی و اقتصادیانە بەسەر ژیانی خەڵکە بشکێنێتەوە بەرنامەی ئەوانەوەیە کە چۆن بتوانن ئەم سیاسەتی لێگرتنەوەی ئابووری چۆن بتوان ئەم ئاسەوارانە بشکێنەوە و ژیانی خەڵک هەژارتر بێکارتر لە تەحملکردنی گرانی زیاتر تەحملکردنی کەمترین خزمەت گوزاری ئەوەی کە بازار بڕیاردەر بێ لەسەرەوەی کە خەڵکی کوردستان چۆنەژین و بە چه ئاستێک لە مرۆڤمەژی ژیان تێپەڕەکەن بە بڕای من ناوەڕۆکی بەرنامەکەی ئەوانەوەیە ئەژنان نە کوردستان نەتوان لە ژێرسایی ئەم دەسەڵاتەیە پیشەسازی بکرێتەوە تەکنۆلۆژی ببێتەوە و فرسەتی کار هەڵخا مەگەرەوەی بازاری جیهانی ڕێی پێبا مەگەرەوەی کە حکوومەتی عێراق ڕێی پێبا لە کاتێکە ئەوان حکوومەتی عێراق خۆشی لە قەیرانە لە کاتێکەوە هەموو دنیا لە گێژاوێکایە هیچ ئاسۆیەک لە بازاری جیهانی و هێز سیاسی و دەوڵەتیە جیهانیەکان و ناوچەکان هیچ ئاسۆیەکیان لەبەر نییە تا فریای هەرێمی کوردستان کەون و نێڵن ئەم قەیرانە لەسەری قوڵ بێتەوە بۆیە حکوومەتی هەرێم ئەو بەرنامەی کە دایناوە و ئەو پەیامەی کە مەسعود بەرزانی ئەیدا شتێکی تر نییە لەوەی کە خۆی حازرکا بۆی کە لە ڕووپۆشێکی دڵسۆزانە بۆ خەڵک بڵێ خۆی حازرکا بۆی کە بەرنامەی بێکاری گرانی چۆنەڵێ ڕاپێشدانی هاوڵاتیانی کوردستان بۆ دەورەیەکی تر لە نەهەمواری و نەهامەتی و زۆرکردنی کێشە و گرفتەکانی سەر ژیانی ئەمڕۆیان کۆمەڵە سەرنج و تێبینی هاتووە ئەگەر من چەندانەیەک لەوانە بخەمە سەر شاشەکە و یەکێک لەوانە ئەڵەت کە لە سایی ئەم دەسەڵاتەدا ژیانی خەڵکی خراپتر بووە پرسیارێکیش دەڵێ پێتان وایە ئەم حکوومەتە بتوانێت چاکسازی لە بەرژەوەندی خەڵکیدا بکات ئەگەر ویستان لەسەر ئەمانە قسێک بکەن و قسەیەکیش ئەگەر لە گفتگۆکەماندا نەهات بێت و بە گرنگی بزانن سەبارەت بە وتارەکەی مەسعود بەرزانی ئاماژە پێ بدەن فەرمون بە کورتی بەڵێ تابانەوە قسەی ڕاستە ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە خۆی ینی ئەم کابینێ خۆی لە سەر زەمینەی قەیرانێک سەری هەڵاوە ئەوەڵجار مەسعود بەرزانیەوە ئێمە ئەوەندە ملیار قەرزدارینەوە بێ ئەوە بینەوە ئێمە لە سفرەوە دەستمان پێکرد و لە سای ئەم حکوومەتەیە کە مەسەن گرێبەستی کاتی بۆتە مۆت سیستەمی تاین مرکزی هەڵوەشاوەتەوە کۆمپانیاکان دەسەڵاتی تەواویان هەیە ئەو شتی کە پێڵێن زیرۆ کۆنتراکت یعنی بەستنی گرێبەستی لەسەر ئەساسی سفر یعنی هیچ ئیمتیازێ هیچ خواستێ هیچ داوایەکی ئەو کەسەی کاخێتە بەرکارەوە لە بەرچاو ناکرێت لە گرێبەستەکانە نمونەی کرێکارانی ژینگە پارێز زانین و لێگرتنەوەی موچە و لێگرتنەوەی اقتصادی سپاردنی هەر سەرەتاییترین خزمەتگوزاری و لایەنەکانی ژیان بە کۆمپانیاکانی کەرتی تایبەت بە بڕای من ئەمە هەتا دێ ژیانی خەڵک خراپترەکە و ئاساوارەکانی ئەو قەیرانە بەسەر ئەوان ناشێنەوە بەڵام حکوومەتی هەرێم سیستەمێکی اقتصادی و سیاسیە باتە بەڕێوە کە بەشێکە لە بازاری جیهانی و پاشکۆیە بە بازاری جیهانی و تاکو لە بازاری جیهانیە ئەوزاع و ڕووگەشاییەک یا بژانەوەیەک لە ئیقتصادا ڕوونەیە ڕنگدانەوەی ئەوە نقل نابێتەوە سەرۆژێر نابێتەوە بۆ بازارەکانی کوردستان
ئەم حکوومەتە وابەستێ بە قەراراتی مەسەن وەکو سندوقی نەقدی دەوڵەتی ILO وەکو بازار بانکی جیهانی و هاوکات بەشێکە لە کاردابشکردنی جیهانە ئەوەندە شوێنیان پێداوە کە نەوت بەرهەم بێنێ و بیباتە دەرەوە لەسەر ئەساسیەوە سەرمایی کۆمەڵایەتی بچەرخێنێ. بۆیە بە هیچ جۆرێک باشکردنی وەزعی اقتصادی کوردستان هەتا لە ڕوانگەی سەرمایه‌دارێکەوە لە اختیاری ئەم حکوومەتیان نییە. ئەمانە حاڵەتی چاوەڕوانی بەڕێەکەن وەساون بە دیار ئەوزای سیاسی منتیقەکە و جیهانەوە کەی فرسەتی ئەویان پێدرێت تا بتوانن دەورێکی تر لە بژان و اقتصادی دەست پێ بکەن و سەرمایە دەستکاتەوە بە دەورێکی تازە. بۆیە تەنها وەزیفەی ئەم حکوومەتە بە بڕای من ئەوەیە کە حکوومەتێکی سەرکوتگەر بێ، حکوومەتێ بێ بە هەر شێوەیەک بە بڵاوکردنەوەی پروپاگەندە و پاساوی درۆزنانە، بە سەرکوت، بە تیرۆر، بە هەژارکردنی خەڵک، بە هێنانی مەجموعەی قانون کە ئازادی ڕێکخراوبوون و مانگرتن لە خەڵک لە خۆپشاندان لە کرێکاران پسەنێت. هەموو هەدەفەکەیەوەیە کە ئەم ناڕەزایەتیانە وە خەتەری شۆڕش و ڕاپەڕین لەسەر کۆمەلگا دوور خاتەوە. و ئەمە تەنها فەلسەفەیمانەوەی ئەم حکوومەتێت تەنانەت هەموو هەوڵێکیان لەبارەی ئەوەی کە ریزەکانی کورد یەکپارچە نیە لە بەغایە ئەبێ ریزی دەسەڵات یەکپارچە بێ، هەمووی بۆ ئەوەیە کە ریزی لایەنە پێکێنەرەکانی ئەم حکوومەتە یەکدەستکە لە بەرامبەر ئێترازاتی خەڵکە. تەنانەت ئێمە دەبین کێشەکانی ناوخۆی یەکێتی و گۆڕان و پارتی و یەکێتی هەمووی لەسەرەوەیە کە چۆن بتوانە ئەمانە یەکدەست بن لە بەرامبەر ناڕەزایەتی و ئێترازێکە. و لە هەر شوێنێکیشە وەختێکە ناوچەکانی سلێمانی ئێتراز بەڕێخە ئەوە پارتیە تهدیدی ناڕزایی خەڵکەکە، ئەوە ئەگەر لە هەولێر ناڕزایەتی دەربڕێ یەکێتیە دەسەخاتە ناو دەستی پارتیەوە، ئەو گۆڕانە بە شێوەیەک لە شێوەکان داوا لە خەڵکەکە کە خەڵک سەبور بن ئەم حکوومەتە خۆی چاکە. کەوایە مەسلەی کارامەیی ئەم حکوومەتە لەوەیان نییە کە بتوانێت کۆمەلگایەکی سەنعەتی پێشکەوتو کۆمەلگای کەتیایە بتوانێت جواب بەلانی کەمی ژیانی خەڵک باتەوە، سیستەمێکی بیمەکان بلامەزرێنێ یا مەسلەی بێکاری چارەسەرکە یا کەمی کاتەوە یا خزمەت گوزاریەکان بۆ خەڵک تەمینکە. ئەم حکوومەتە لەو حکوومەتانە نییە. ئەم حکوومەتە حکوومەتێکی تاڵانچی و تا بۆی بکرێ تا ئەو شوێنە ئەگەر خەڵک بە مردویش بەرێتە سەرکار بەرەوە ڕایانە کێشێ. وەکو پامێکیش لە ئاخر قسەما کە داواتان کردبوو لە پرسیارەکە بە بڕای من خەڵک نابێ هیچ زەڕێک خۆشخەیاڵی بۆ قسانی مەسرور بەرزانی پێک ینی لە زەنیا دروست بێ. ئەگەر خەڵک ئێوێ ئەگەر کرێکارێک ئەگەر گەنجێک ئەگەر ژنێک ئەگەر ئەمانەیە ژیانی خۆمان چاکەین، ئەگەر ئەمانەیە تەمینی لانی کەمی ژیانمان بێ، ئەگەر ئەمانەیە موچەکانمان باش بێ، ئەگەر مانێ سیستەمی داو دەرمان و نەخۆشخانەکان باشکەین، ئەگەر مانێ خوێندن بە خۆڕایی دەربین، ئەگەر ئەمانەیە ژیانی خۆمان لە دەست کۆمەڵی کۆمپانیا کە مەسئولینەی من بەڕێوە دەرچێشین، ئەگەر ئەمانەوێ ژیانێکی ئاسوودە و ئارام بۆ خەڵکی کوردستان بێتە دی، ئەگەر ئەمانەیە کە کوردستان لەم کێش و ململانەی ئێران و تورکیا و دەسەڵاتی لایەنە شیعی و سونی و قەومیەکان لە عێراقا دەرچێشین، ئەگەر ئەمانەیە کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزران دامەزێن، ڕێگایەکی تر نییە کە ئەوەیە کە ئەم حکوومەتا بێ بڕوە و دەسەڵاتدارەتی جەماوەری دامەزرێ و اقتصادێک ئەگەر لە قازانجی خەڵکا بێ ئەوە نێرانی خەڵکن ئەتوان بڕیار بن. بۆیە هیچ جۆرە چاکسازیەک بە قازانجی خەڵک لەم حکوومەتە چاوەڕوان ناکرێ. وشەی چاکسازی تەنها بۆ هەڵخەڵەتاندن و بۆ ڕاگررتنی خەڵکە لە چاوەڕوانیە. ئەم حکوومەتە ئەمری خۆی کردووە 30 ساڵە تەجروبەی یاوە، لەوە باشتر نە اقتصاد دەتوانێت سازباتەوە، نە سیاست ئەتوانێت بە جۆرە ڕێبخاکە ئارامی و ئازادی و مافەسەرەتەکانی خەڵکی تیازامن بێ. بۆیە بە بڕای من ژنان ئەگەر بیانەوە مافەکانیان بەدەست بێن ئەبێ ئەم حکوومەتە پیاو سالار و ئەوەی ئەو حکوومەتی کە لەسایە کوشتنی ژنان بەقەدەر چەند بەرابەر لە تاوانەکانی هەڵەبجە و ئەنفالەکان بۆتە قوربانی. گەنجان ئەگەر بیانێ بەڕاستی ڕێگای هەندەران نەگرن، ڕێگاکەی ئەوەیە کا بێ خۆیان ئامادەکەن ناڕەزایەتەکانیان پەرە پێبن، یەکگرتوو بن، ڕێکخراو بن لە دەوری ئاڵایەکی شۆڕژگەرانە و جوڵانەوەیکی سیاسی چینایەتی بۆ لانانی ئەم دەسەڵاتە بێنە مەیدانەوە، ئەم دەسەڵاتە وەلا بنێن دەسەڵاتی نوێرانی خەڵک بێنن. ئەم وتارەی مەسعود بەرزانی زیاتر ببورن، مەسعود بەرزانی زیاتر ئەبێت تین و تەوژمێ بابە ناڕەزایەتەکان کە هاوارکەین بێکدەنگ ئێوە تەواو بوون، ئێوە
اقتصاد و سیاست لە بەرژەوەندی کەمایەتێکی کەم لە کۆمپانیا و حیزب دەسەڵاتدارەکان بەڕێخەن و لەمە زیاترتان پێ ناکرێ هیچ جۆرە باشبوونێکی ژیان لە ژێر سایە ئەم دەسەڵاتیانە بۆیە دەبێت خۆیان ئامادەکەن خۆمان کۆکەینەوە و لە یەک جوڵانەوەی شۆڕژێرانەیە ئەم دەسەڵاتەوە لانێنین حکوومەتی شوراکانی خەڵک پێک بێنین تا لەوێ هەم سیاست لەم جێژاوە دەرکێشین و هەم اقتصادێک بێکە بەرهەم باتەوە دەست خاوەنەکانی بەرەمهێنەران کە کارگەر و زەحمەتکێش و کارمەندانن و هەر ئەوانیش بەنامەیەدانن کە بتوانێت لە قازانجی خەڵک دابش کرێتەوە و داهاتە و تێیدا سیستەمی بیمەکان دامەزرێت سیستەمێک بێکە خزمەت گوزاری بە خۆڕایی بخاتە دەست خەڵکەوانێ کە بێکاری ئەگەر گەنج کاری نەبێ بیمەی بێکاری پێ بدرێ بە بڕای من ئەمە ئەو ڕێگایە ینی بەم بەهانەیەوە کە مەسئول بەرزانیان قساناکە ئەبێ خەڵکی کارگەر و زەحمەتکێشی لەو قسانە ئەو نەتیجەی وەرگن کە ریزەکانی خۆیان یەکگرتو و ڕێکخراوکەن و بێنە مەیدانەوە بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە و دامەزانین دەسەڵاتی جەماوەری ڕێکخراو لە شوراکانی خۆیاندا. بەڵێ کۆمەڵە سەرنجی تر هاتوون بەداخۆ بەهۆی کەمی کاتەوە ناتوانین تاوتوان بکەین هەروەتوانین نێکێکیان بین لەسەر شاشەکە کە ئاماژە بۆ دەدات هەروەها ئەم دەسەڵاتە هەوڵ دەدات بۆ ئەوەی کە خەڵک زیاتر لە ڕێی ئاین و کۆنەپەرستیەوە بەرێت ئەگەر لەو سەرنجی بینەرە تێگەشت بێتە. خەسرەستایە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا بەشدار بوویت. سپاس بۆ ئێوە ماندوو نەبن. عزیزان بەداخۆ نەمانتوانی تەواوی ئەو سەرنجانێکە هاتبوو تاوتویان بکەین بەڵام بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە ڕەوتی سەدر و خۆپشاندانی 1 ملیۆن کەسی تاوتوێ دەکەین لەگەڵ ماتمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و سەبارەت بە خۆپشاندانی 1 ملیۆن کەسی کە لەلایەن ڕەوتی سەدر و بە دیاریکراوی موقتەدا سەدرەوە بانگەوازی بۆ کرابوو لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە گفتوگویەکمان دەبێت. عەبدوڵڵا مەحموود ئێوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ و سپاس بۆ تۆ. ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراقدا گەورەترین فراکسیۆنیان هەبوو زیاتر لە 7 کورسی لە ئەختیاری ئەواندا بوو بەڵام دەکشێنەوە و بانگەوازی خۆپشاندانی 1 ملیۆن کەسی دەکەن سەربەخۆ لەوەی کە ئاخۆ ملیۆنە کەس کۆبووەوەیان نا بەڵام ڕێژەی کەچگار زۆر بەشداریان تێدا کرد. ئەمێ پرسم کە سیاسەتی موقتەدا سەدر و ڕەوتی سەدر لێرەدا چییە لە پەرلەمان دەکشێتەوە بەڵام بانگەوازی خۆپشاندانی فراوان دەکات؟ بەڵێ من لام وایە کشانەوەی سەدر لە پەرلەمان ئاکامی شکستێک بوو کە ڕەوتی سەدر لە سەرەتاوە بانگەشەی بۆ دەکرد دوای 8 مانگ لە هەوڵەکانی ڕەوتی سەدر و سەرجەم بورژوازی عراقی و بەتایبەتیش ڕەوتی سەدر وەکو لایەنێکی بەرجەستە لە کۆمەڵگەی عراقدا نەیتوانی حکومەت پێک بێنێ، نەیتوانی ڕێگریەکانی بەردەمی لابە، نەیتوانی ئەوەی کە پێڵەن حکوومەتی زوربە دوای شکستی حکوومەتی بەش بەشێنە و هاوبەشی حیزبەکان نەیتوانی ئەمە پێک بێنێ. پێک نەهێنانی ئەمەوە شکستێکە بۆ ڕەوتی سەدر. ڕەوتی سەدر پێش هەموو شتێک دەیەوێ ناکامی لە پێکهێنانی حکوومەتی عراقدا و بەرەو لەوەی کە نەیتوانی بەرەو پێشچوونێ بکە دەیەوێت لە ڕێگەی کەوە قەرەبووی ئەو شکستە بکاتەوە یا دەیەوێت ئەم شکستە گەورەیە کە ڕەوتی سەدر نەیتوانی حکومەت پێک بێنێ دەیەوێت ئەم جاریان لە ڕێگەی شەقامەوە قەرەبووی بکاتەوە ئەو شکستەی داپۆشێت. دیارە ئەمە یەکەم جاریش نییە ڕەوتی سەدر
لە ڕێگەی هەڵڕشتنی کۆمەڵێک ئیمتیازاتەوە لە ڕێگەی بەخشینەوەی پارە و پوڵەوە لە ڕێگەی ناردنی پاسی جۆرا جۆرەوە لە ڕێگەی خوێندنی احساساتی دینیەوە لە ڕێگەی احساساتی نازانم شیعەگەراییەوە لە ڕێگەی بەرەستەوە گرتنی شیعاری دژی گەندەڵیەوە یەکەم جاری نییە کە دێ شەقام دێ پەنا بۆ نوێژی سیاسی دەبا یا جەماوەر کۆ دەکاتەوە لە 2003 تا ئێستا ڕوتی سەدر یەکێک بۆ لەوانەی کە هەمیشە هەوڵی داوە لە دوو ئازدا کاری کردو ئاستێکیانەوە بۆ کامیشە پێیەکی لە نێو حکومەت و لە نێو حکومەت بووە و پێیەکیشی شەقامی بەدەستەوە گرتووە بۆ هەردووکیشیان مەبەستیەوەیە کە دەیەوێت ببێتە ڕوتێکی زاڵ لە کۆمەلگای عراقدا دەیەوێت بێتە ڕوتێکی ئینکار نەکراو لە کۆمەلگای عراقدا و دەیەوێت ببێتە ڕوتێک کە بتوانێت جڵەوی ئەو بزوتنەوە ناڕزایەتیە بکە کە لە عراقدا ڕۆژ بە ڕۆژ لە کوڵاندایە دەیەوێت جڵەوی ئەمانە بکە ئەم مانۆرەی کە کردی دوێنێ بەغیری ئەوە کەویستی ئەو شکستە داپۆشێ بەغیری ئەوە کەویستی هەڕەشە لە نایارەکانی بکە بەغیری ئەوە کەویستی کۆمەڵێک پەیامی تازە لە هەلومەرزی تازەدا دا بە کۆمەلگەی عراقی دا بە وڵاتەکانی منتیقە شتێکی زیاتر نەبوو پێشتریش کردوێتی دیارە بەشێک لە میدیاکان و باڵی بۆرژوازی بە تایبەتیوانەی کیمکانی هەم بەرەسە دەیانەوە زۆر زیاد لە حەزمی خۆی ئەم ڕووداوە گەورەکەن بێەوەی خەڵک پرسیار لەوە بکە ئەمانە کە هاتن چێ بوون پرسیارکرد خودی ئەو خەڵکەی کە دوێنێ بەشداری ئەو ڕێوڕسمیان کرد و ڕۆکی سەدر شاناسی پێوە دەکا هەر ئەو جەماوەرن کە ئامادە نەبوون دەنگدەن ڕۆکی سەدریش هەر ئەو جەماوەرە بوون کە هەڵبژاردننی عراقیان بە شکست کێشا هەر ئەو جەماوەرە بوون کە هاتنە سەر شەقامەکان هەر ئەو جەماوەرە بوون کە لە بەرامبەر سەدر و هەموو ڕوتەکانی کەدا لە کۆمەلگەی عراقدا هاتنە مەیدان هەر ئەوانە بوون بۆیە ئەوەی کە دەیانێت حەزمێکی زیاد لەوەی پێ بدەن جگە لە فریوکاریەکی چیکە نییە ڕوتی سەدر بۆ ئاگاداریتان ئەوەی کە توانی وێتی تەنانەت ئەمەژبێنی ئەو بەجیالەوەی کە جمعان خەڵک خۆی کۆرە بێتەوە دووەم یەک دنیا ئیمتیازاتیان بەخشیوەتەوە تەنانەت باشترین نەوعی خواردنیان بۆ خەڵک هێناوە پاسیان نردۆ بۆ هەموو شار و شارەکان تا توانیویانە ئەو جەمعیەتە لە خەڵک بکەنەوە بەرەستەوەگرتنی ئەو خەڵکەشە بەڕاستی بۆ ئامانجێکی زۆر کۆنەپەرستانەی خۆیان سەدر ئەوانەی بۆیە بەرەستەوە نەگرتووە بۆەوەی لە کۆمەلگای عراقدا چاکسازیەک بکرێت سەدر ئەوانەی بۆیە نەهێناوەتە مەیدان تا ئیرادەیان بۆ بجێڕێتەوە سەدر ئەوانەی بەرەستەوە نەگرتووە بۆەوەی ژیانیان باشکە هیچ کامێک لەوانە نیە بە پێچەوانەوە سەدر لەسەر بنەمای بێ ئیرادەکردنی جەماوەری بەشێک لە جەماوەری خەڵکی عراق بێ ئیرادەکردنی ئەوانە دەیەوێت کار بکە ئەوانە بێن ئەوانە دەیەوێت بەشێک لە خەڵکی عراق بکات یا بەشێک لە خەڵکی عراق وە لە نێویشیاندا خەڵکی شیعە مەسەب لە کەوانەیەکدا بکاتە بەردەبازێک یا بکاتە سوتەمەنی سیاسەتێکی دیاریکراو کە ڕەتی سەدر بە دواوەیەتی ئەویش ئەوەیە کە دەیەوێت لەسەر ئاستی عراقدا وەکو یاریچێکی کارای بێڕکەبەر و بەهێستر لەوەی کە ئێستا هەیە بمێنێتەوە ئەو ئامانجەکەی و بەغیری ئەوە من پێم وایە شتێکشکە نیە هاوکاتی ئەم مانۆڕە سیاسیە گەورەیە لە وڵاتێکی ناوچەکەدایان بڕێک دوورتر لە باشووری ئاسیا لە سریلانکا ڕاپەڕینێکی جەماوەری فراوان بیدراکە توانی دەسەڵاتی ئەو وڵاتە خاتە کەنارەوە ئەم ڕووداوەی دوێنێکە ئەم مانۆڕێی کە ڕەوتی سەدر لێیدا چەندێک لێکچوونی هەیە لەگەڵ ئەمەدا چەندێک ئەوێت سکەڵک وەرگێت لەم تەجروبەیە کە لە سریلانکا نیشانیدا دیارە ڕووداوەکانی سریلانکا لەگەڵ ڕووداوەکانی ئەوانەی کە لە بەغداوە نوێشکان دووشتی تەواو جیاوازن لەوێت جەماوەر لە بەرامبەر دزی و گرانی و دەسەڵاتێکی بنەماڵەییدا خەڵک هاتە مەیدان و سەرنجام دوای پرۆسیسێک یا دوای چەند مانگ لە خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامی جەماوەری مەحروم لە سریلانکا خەڵک کۆتاییان بەرسەڵاتی بنەماڵەیی هێنا هەر لێرە پێم خۆشاوە بڵێم کە بەداخەوە میدیای غەربی ئاگاهانە میدیای بورژوازی ئاگاهانە لەسەر تاسەری دنیادا گرنگیان زۆر بەم ڕووداوە گەورەیە نەدا لەبەر ئەوە کە دەترسن ئەم ڕووداوە ئەگەر بۆ خۆی بیگوازنەوە کاریگەری زیاتر لەوەی کە ئێستا هەیە بخاتە سەر جەماوەری کرێکار و زەحمەتێت لە شوێنەکانی کەی دنیا نەک تەنها لە وڵاتانی ئاسیای خوار و یا ئەمریکای لاتینی تەنانەت لە ئەوروپاشدا لەبەرەوەی کە خۆتان دەزانن کاریگەر و لێکەوتەکانی جەنگ لە ئۆکرانیا بەتابەتی لە مەیدانی ئابووریدا و شکاندنەوەی قورساییەکان و لێکەوتەکانی ئەو
ئەو شەڕە بەسەر شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا جەماوەری کرێکار و زەحمەتکێشی لە سەراسەری دنیادا خستۆتە حاڵەتێکی دیاریکراوە ناڕزایەتی وردە پەرەدەستنی هەر ئێستا باسەوە دەکرێت لە شوێنێکی و پەنامە و فەنزوێلا و کوێ ناڕزایەتی ببێ لە وڵاتەکان تەنانەت هەڵکێشێ بۆ بەشێک لە وڵاتەکانی ئەوروپاش بەڵام میدیای غەربی ئاگاهانە نەیانویست ئەم ڕووداوە ئەم جوڵانەوە جەماوەریە کاتۆ سەرشەقام و بەهێزی خۆی بە توانایی خۆی توانیوێتی کۆتایی بەرەسەڵاتێکی بنەماڵەیی بێنێ نایانێش ئەوە نیشاندا مسمەمە ئەمە لایەنێکێتی ئەمە ئەگەر ئەوەی سریلانکا نیشانیدا کە یەکگرتنی خەڵک هاتنە مەیدانی خەڵک ڕێگەیەکی زۆر ئاسانە بۆ لەنانی ئەو دەسەڵاتانە لە جێگەی ئەو ئەلگۆشکست خواردووی دەیان ساڵە بۆرژوازی لە دنیادا دەرخواردی کۆمەڵگەی دەدا کە پێیان دەڵێ ئەو پەرلەمان هەیە ئەوە دەنگدان هەیە هەڵبژاردن هەیە وەرن لەو ڕێگەیەوە دەتوانن دەسەڵاتی بنەماڵەی لابن لەو ڕێگەیەوە دەتوانن دەستا و دەستی لە سەڵات بکەن بزوتنەوەی ناڕزایەتی لە سریلانکا بەهاتنە سەرشەقامیان بە بەرینکردنەوەی ناڕزایەتیەکانیان کە لە سێمانجی ڕابردوو دەستی پێکرد بوو توانیان سەرنجام کۆتایی بەو دەسەڵاتە بێنن و بەمەش نیشانیاندا دەکە ئەلگۆکانی کەی هەڵبژاردن و بانگەشەی دیموکراسی بۆرژوازی زۆر پوچە بەمە نیشانیاندا ئەمە خاڵێکی مثبت و درەخشانە لە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریە و ئەم بزوتنەوەی تەمان کاریگەری لەسەر بزوتنەوەی ناڕزایەتی لە هەموو شوێنێکی دنیا دادنێ بەڵام ئەوەی کە لە عێراق ڕوویدا شتێکیکەیە دیارە ئەم بزوتنەوەی کاریگەری لەسەر بزوتنەوەی ناڕزایەتی لە عێراق لە کوردستان و لە زۆر شوێنێکی دنیاش دادنێ بەڵام ئەو مانۆرەی دوێنێ ڕوت سەدر کردی دەیەوێت کە بزوتنەوەی ناڕزایەتی لە مەودوات جڵەوی دەستی خۆی بکات ناوێ ئەم حاڵەتی کە لە سریلانکا ڕوودەدات و تەواوی بۆرژوازی و دەسەڵاتەکەی ڕادەماڵێ سەدر ناوێەوە لە عێراقدا ڕوودا بۆ ئەوەی ئەوەش ڕوونەدا یەکێک لە ڕێگاکانی ئەوەیە کە بێ هەوڵ بە لە ڕێگەی جۆراوجۆرەوە لە ڕێگەی فریوکاریەوە لە ڕێگەی ئیمتیازاتەوە لە ڕێگەی ئەوەی کە گوایە شەڕ دەکات بۆ ئایندێکی باشتر یا بە ناوی ئەوەی کە خەریکە لە بەرامبەر هێزی بەنێو گەندەڵدا وەستاوەتەوە دەیەوێت خودی ئەو جوڵانەوەیە جڵەو بکات ئەو جوڵانەوەی جڵە بکات بۆیە هیچ جۆرە لێکچوونێک لەو مزاهرەیە کە دوێنە سەدر کردوێتی لەگەڵ ئەو جوڵانەوەی کە لە سریلانکادا بووە نەکوجودینە لە بەرامبەر یەکدا بەڵام دیارە بزوتنەوەی ناڕزایەتی لە سریلانکا بەجیا لەو ئەوەی کە دوێنێ ڕوتی سەدر کردوێتی لە کۆمەڵگەی عێراقیدا و لە هەموو کۆمەڵگەیانەدا کە لەلایەکەوە ئەقلیەتێک هەموو سەرۆت و سامانی کۆمەڵگەیان لەدەستگرتووە و بەشی هەرە زۆری جەماوەریش لە میحنەت و بێبەشی و نەداری و بێکاری و نەبوونی خزمەتگوزاریەکاندا دەژین ئەمانە طبعاً ئەم ئەوەی سریلانکاش بەهی خۆیان دەزانن بەڵام سەدر بەهی خۆی نازانێت سەدر نەک بەهی خۆی نازانێت دەیەوێت هەوڵەدا کە جەماوەری خەڵکی عێراق ئەوەندەی کە پێی بکرێت دیارە نەچن ئیلهام لەو ڕێگەیە وەربگرن کە خەڵک خەریکە ئەو دەسەڵاتانە ڕادەماڵن سەدر دەیەوێت بەر بەوە بگرێت کە هەموو ئەوانەی کە هەموو ئەو ڕێگەیانی کە دەتوانێت دەسەڵات ڕابماڵێ ڕوتی سەدر دەیەوێت ڕێگەی لێ بگرێت بۆی ئەمە ڕوونەدان ئەو مانۆرەی کە دوێنێش کردی بەو ناوە کردی و لە نوێژی سیاسی و بە ڕۆژی جومعە بەشێکە لەمە بەڵام طبعاً وەگوتم کاریگەری ڕاستەوخۆی بزوتنەوەی ناڕزایەتی لە هەر شوێنێکی دنیا لەسەر جەماوەری ئەو شوێنانە کاریگەری دادەنێ و وزەیان پێدەبەخشێ و خەڵک تەنانەت ئەزمونەکانی بەرزتەوە دەگرێت بۆ نمونەگەر لە سریلانکا کۆمەڵێک هەڵەو شت ڕوویدابێ یا کۆمەڵێک خاڵی ئیجابی هات بێتە پێشەوە یا کۆمەڵێک ئەزمون طبعاً لە هەموو بزوتنەوەیەکدا کۆمەڵێک ئەزمون بێتە دەرەوە دەرس و تەجروبەی تازێتە دەرەوە ئەگەر هەبێ خەڵک بەرزتیەوە بگرێت طبعاً لەو بارانەوە کاریگەری دەوێت بەڵام ئەوەی سەدر و ئەوەی سەدر کردی بەشێک نیە هەتا لەو جوڵانەوە ناڕزایەتی لەسەر تاسەری عێراقدا هەیە بە ئەم خاڵە زیاد بکەم بزوتنەوەی ناڕزایەتی لە بزوتنەوەی ناڕزایەتی ئۆکتۆبەر کە 2019 لە عێراقدا ڕوویدا جیایە لەو بزوتنەوەی کە جومعان سەدر ڕێکی دەخات و بەپاس خەڵک دەبا بۆی جەمعیەتی خەڵکەکەی بکات و خۆراک دابەش دەکات و پوڵ دەبەخشێتەوە هەتانە بێ خەڵک بەڕاستی پرسیاری ئەو بکات سەدر ئەو پوڵ و پارەی لەکوێ بوو ئەگەر هی خەڵکی عێراق نەبێت ئەگەر هی خەڵکی بێبەش نەبێت کە ئاوادەی بەخشێتەوە و بۆ خواردن تەوزیعکردن و پارە تەوزیعکردن و ناردنی پاس و بەخشینەوەی پارە بەسەر کادر و لایەنگراندا لەکوێ بووە معلومەی خەڵکی عێراقا بۆیە ئەم بزوتنەوەی دوێنێ بە هیچ زۆرێک بەشێک نیە لە بزوتنەوەی ناڕزایەتی کە لە عێراقدا هەیە بەڵکە هەوڵێکە بۆ جڵەوکردنی ئەو بزوتنەوەیە یەک ساتی تر هەر لەسەر سریلانکا ڕاوەستین و سەرنجی یەکێک لە بینەران بێن بەسەر شاشەکەکە باز لەوە دەکات کە لە سریلانکا لەبەرەوەی کە دەوڵەتێکی مستەقیل هەبووە خەڵکی دەیزانی ڕوبەڕووی کە دەبێتەوە بەڵام لە کوردستان و عێراقدا
ئەبە بوونی نییە و خەڵک نازانێت واتە ڕوبەڕووی کێبێتەوە چەندێ هاوڕای ئەم بۆ چوونە بێگومان لە هەر کۆمەلگایەک خاوەنی کۆمەڵەت تایبەتمەندی خۆیەتی طبعاەوەی بۆ عراق و کوردستان لەوانەیە جیاوازیەکە بێت طبعا سریلانکا ڕاستە دەوڵەتێکی مستەقیل بوو بەڵام دەبێت یەک شت بزانین ڕیشەی هاتنە مەیدانی جەماوەری لە هەموو شوێنێکی دنیادا لێکچوونێکی یەکجار زۆری لە یەکەیە تەماشایکە لە سریلانکا دەسەڵاتێکی میلیشیایی برا و برازاکان و ئامۆزاکان هەموو جونگەکانی دەسەڵاتدارەتی سریلانکایان بۆ زیاتر لە 2 دەهەیە بەرەستەوەیە هەر ئەو بنەماڵەیە کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هەیە سەرۆت و سامانیان هەموو لەستی خۆیاندا قۆڕخ کردووە وەکو یەکێک لە خۆپیشاندەرانی سریلانکاوتی بەڵام خەڵکی بێوەش 3 ڕۆژ لەسەرەی غازدا دەوەستا سەرۆکەکان لە ئوتێل و لە خۆشترین ڤیلاکانی دنیادا دەژی و خەڵکێکی یەکجار زۆری لە سریلانکا لەسەر شەقامەکان دەژی لەسەر شەقامەکان بوو بێکاری بەردەوام زیاد دەبوو توانای ئەو دەوڵەتە هیچ لەی شوێنەکانە بوو هەر ئەو پایە بنەڕەتیە سەرچاوی هەموو بزوتنەوەیەکە لە هەموو شوێنێکی دنیا نەبوونی بێکاری نەبوونی هەلیکار وێرانبوونی خزمەتگوزاریەکان قۆڕخکردنی داهات و سامان لەلایەن ئەقەلیەتێکی یەکجارکەمەوە ئەمانە سەرچاوە یا ڕیشەی هەر ڕاسانێکی جەماوەرین لە سەراسەری دنیادا لە کوردستان بێ ئەمە یا لە عێراق یا لە هەر شوێنێکیکە بێ بەڵام یەک شت هەیە یەک واقعیەت هەیە تەمەن عێراق دەوڵەتە وەک دەوڵەت فەرقی هەیە لەگەڵ کوردستانە بەڵام ئەو هەرمانە ئەوە نیە خۆتۆ ناکرێ بڵێ جا تا کوردستانی عراق یا تا عراق دەبێ بە دەوڵەت خەڵک دەبێت لە ماڵەوە دابنیشە جارێ ئەوانە دەوڵەت نین خەڵک دەبێت کاری خۆی لەگەڵ کێک لا بکاتەوە طبعا میکانیزمی ئەمە هەم لە عراق و هەم لە کوردستاندا معلومە لە ئەویش ئەوەیە کە پێش هەموو شتێک ئەگەر لەوێ لە سریلانکا کۆتایی هێنان بەرە سەڵاتی بنەماڵەی بە ڕوخاندنی حکومەت مەی سەردەبوو ئەوە لە عراق و لە کوردستاندا بە پاکردنەوە و ڕاماڵین دەسەڵاتی میلیشیایی مەی سەردەبێت دەسەڵاتی میلیشیایی یا دەسەڵاتە میلیشیاییەکان بەوانە مەی سەردەبێت فەرقیشکەی ئەوەیە ئەگەر لە سریلانکا ڕوخاندنی حکومەت لە مرکزدا و لە پایتەختا کە کۆشکی کۆماری دەگیری حکومەت دەڕوخێ طبعا و ملاحەزەیە دروستە لێرە بەوەی کە لە بەغدا پەرلەمان بگریا حکومەت ڕوخێنی دەسەڵاتی بورژوازی لە عراقدا ناڕوخێ لەبەرەوەی لە تایبەتمەندی کۆمەلگای عراق وایە ئەو هێزانەی کە لە دەرەوەی ئەوەی کە پێی دەڵێن حکومەتان هێزەکانیان زیاترە دام و دەستگاکانیان زیاترە دەستگای هەواڵگریان زیاترە پشتیان بە یەکێک لە وڵاتەکانی منتیقە بەستووە بۆیە ئەمانە جیاوازیەکانن هەر بەو معنایەش خەڵکیش وەختێک دەیەوێت ئەم دەسەڵاتە میلیشیای ڕابماڵی دەمانە هەمانەوە میکانیزمە هەیە دەزانێت کە بۆ ئەوەی ئەگەر بۆ نمونە تۆ لە عراقدا یا لە هەر شوێنێکی هەتا لە کوردستاندا بتەوێت ئەگەر کۆتایی بتەوێت هەر کارێ بکەی پێشمەرجەکەی وێرە بێ دەسەڵاتی میلیشیایی وەکو مانەعێکی هەرە گەورە لە بەردەم بزوتنەوەی ناڕزایەتی دەبێ ڕاماڵی هەتا ئەوە پێشمەرجی ئەوەشە هەتا ئەگەر بتەوێت دەوڵەتێک دروستکەی یعنی هەتا لە کوردستانی عراقدا ئەگەر خەڵکێک بێوێ بەڕاستی ئایندی سیاسی کوردستان یەکلا بکاتەوە چەند کۆسپی لە بەردەمدایە یەکێک لەو کۆسپانە دەسەڵاتی میلیشیایی ئەحزابە یەکێکیکە لەوانە بۆ نمونە ئەم رابطەی لەسەرەوەیە کە دەسەڵاتی بورژوازی کورد لە پێناو بەرژەوەزی خۆیاندا لەگەڵ دەوڵەتی عراقدا دروستیان کردووە دەبێ ئەو کۆسپانە لابەری بە هەر ئەندازە ئەو کۆسپانە لادەچن بە هەمان ئەندازدا خەباتی چینایەتی ئاسانتر دەبێت بە هەمان ئەندازە یەکگرتووی دەچێتە پێشەوە بە هەمان ئەندازە تواناییەکان بەرینتر دەبنەوە بە هەمان ئەندازە ئاسی ڕێکخراوبوون دەچێتە سەرەوە بە هەمان ئەندازە دەتوانێت ئەو کارانە بکەیت بەڵام ئەمە نابێت بەو معنایی کە بڵێ جام لە سریلانکا دەوڵەت بوو مادام لێرە دەوڵەت نییە ئەمە ناکرێت دەکرێت وەزە سەڵاتی میلیشایی هەر دەسەڵاتێکی کە ڕابماڵ دەچ کە زۆر ئەلگویەکی دەسەڵاتە یعنی چۆن دەوڵەت دەسەڵاتی هەیە میلیشاش دەسەڵاتی هەیە خەڵک چۆن دەتوانێت دەوڵەتێک ڕابماڵێ کە چوارچێوێکی قانونی هەیە دەوڵەتە بە هەمان ئەندازە دەتوانێت دەسەڵاتی میلیشایش ڕابماڵێ کە جوغرافیایەکی پاوان کردووە ئەمانە هەموو ئیمکانی هەیە بەجیالەوەی کە وەک ئەو بەڕێزە پرسیاری کردووە کە ئایا ئەمە دەوڵەتە یا دەوڵەت نییە لە هەموو حاڵەتەکاندا زمینەکانی هەیە تۆ بێژ زمینەکانیکەی دەبێت تەماشا قڵشتە چینایەتەکە بکەیت دەبێت تەماشا ئەو واقعیەتەکەی کە لە ململانەکاندای بۆ نمونە سەرەوە ناتوانێت جواب داتەوە بۆ نمونە دەسەڵاتی بورژوازی کورد لە کوردستانی عراقدا تەماشاکە 30 ساڵە لە کوردستانە دەسەڵاتی وڵام هێشتا ناتوانێت کارەبا چارەسەرکە هێشتا ناتوانێت پرسی ئاو چارەسەرکە هێشتا ناتوانێت ڕێگەوبان چارەسەرکە هێشتا ناتوانێت خزمەتگوزاریەکە تەنانەت بەر بە داڕمانیان بگرێت چونکە خۆی عاملی تێکدانی هەموو ئەوانەیە
خودی دەسەڵاتی میلیشیایی مانعی هەموو ئەوانەیە بەجیالەوەی خودی دەسەڵاتی میلیشیایی ناکۆکە لەگەڵ سیستەم خودی دەسەڵاتی میلیشیایی ناکۆکە لەگەڵ مافی هاوڵاتی خودی دەسەڵاتی میلیشیایی ناکۆکە لەگەڵ یاسا بۆیە هیچ کامێک لە کۆمەلگەی کوردستاندا ئەمە وەک خصوصیاتێک دەمەوێت باسی کەم ئەوانە هیچ کامێک لەوانە لە کوردستاندا ناتوانانی باسی سەروەری یاسا بکەیت تا میلیشیا هەبێت ناتوانانی باسی مافی هاوڵاتی بکەیت تا میلیشیا هەبێت چونکە شخصی دەرەجەیەک ئەوەیە کە وەلایی بۆ حیزبەکەی هەیە شخصی دەرەجەیەک ئەو کەسەیە کە خەریکە لای ئەو دەسەڵاتەوەیە کە ئەو دەسەڵاتە دەپارێزێ بۆی نەک هاوڵاتی تۆ تەماشای کە تا ئێستاش لەم کۆمەلگایەدا لەژێر سایە و کۆمەلگایەدا کەسێک ئەگەر یەکێتی بێ لە سنووری پارتیا ناتوانێت شانسی تەعیناتی نییە و بە پێچەوانەشەوە لە منتیقەی زۆنی سەوزە ئەگەر کەسێک پارتی بێ شانسی تەعینبوونی نییە خودی ئەوەی کە ناویان ناو هێزی پێشمەرگە زۆرجار باسی یەکگرتنەوەی دەکەن ممکن نشتی لەو باوەتە ڕووبدا بۆ ناتوانێت ڕووبدا چونکە خۆ بەشێک لە دەسەڵاتی یەکێتی و پارتیارە سەڵاتی میلیشایی ئەوەیە کە پشتی بەهێزێکی چەکداری نامۆ بە یاسا نامۆ بە سیستەم نامۆ بە یاسا بەستووە وەختێک دەست بەرێ بۆ ئەم هێزە چەکدارە لە دەست نایمێنێتەوە هێزی چەکداری نەما خەڵک ئاسانتر ڕای دەماڵێ بۆیە پێش ئەوەی کە شت بێ بێ خەڵک لە ئێستاوە ناسینی ئەم واقعیەتە زۆر زۆر مهمە بۆ بزوتنەوەی ناڕزایەتی و بەتایبەتی هەڵسوڕاوانی ڕابرانی بزوتنەوەی کرێکاری و جەماوەری چ لە ئاسی عێراق و چ لە ئاسی کوردستاندا ناسینی ئەو تایبەتمەندیانە کە لەو کۆمەلگایەدا هەیە یەکێک لە مەرجەکانی پێشڕەوی ئەو بزوتنەوەی چینی کرێکار خەڵکی زەحمەتکێش و هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە لاوانەوە بە خوێندکاران و ژنان و تا دوایی ناتوان بەبێ ناسینی ئەو تایبەتمەندیانە کە لەو کۆمەلگایانەدا هەیە ناتوان هەنگاو بنێت ڕۆژ بە ڕۆژیش ئەمە ڕۆشنتر بووتەوە ئێستا ئەوەی کە من دێڵم بە زۆرێک لە زۆرەکان لە قسەی هەموو خەڵکدا دەتوانی بە تەعبیری کە بیبینی کە خەڵک دەڵێ کاکەمانە هیچیان پێ ناکرێت 30 ساڵە ئاویان پێچاک نەکرا 30 ساڵە کاران پێچاک نەکرا 30 ساڵە خوێندن دادەڕمێنن 30 ساڵە ئیرادەی خەڵک ورد دەکەن 30 ساڵە خەریکە پێشڕەشکری دەکەن 30 ساڵە خەریکە نۆکەرپیشەیی دەکەن 30 ساڵە خۆیان بەستەوە بمانە هەموو نیشانی داوە هیچ کامێک لەوانە هەموو ئەوانە هێشتا تەناقوز نییە لەگەڵ ئەوەی کە خەڵک بێوێ و دەسەڵاتە ڕابماڵێ ڕیشەی لە واقعیەتی چکەدایە و ئەو واقعیەتە دەبێ بگۆڕێ ئەو واقعیەتەشەوەیە کە بەڕاستی دەبێ ئەو دەسەڵاتەی کە ڕۆژ بە ڕۆژت لە ڕستی خۆی داکۆرەکاتەوە لە ڕستی دەربهێنرێ و خۆشبەختانە لە کۆمەڵگەی کوردستاندا بزوتنەوەیەکی فراوان هەیە جا هەندێک جار لەسەر شەقامە هەندێک جار لەسەر شەقام نییە بەڵام هێزی شاراوەی جەماوەری و هێزی تووڕەیی جەماوەری خەڵک بی ئەندازە من پێم وایە بەرەو سەر دەچێ و ئاستی ڕێکخراوبوونەوەکەی ئاستی ڕێکخراوبوونی باشترە ڕۆشنتر دەبێتەوە لە چوارچێوەی زوونی تێدەپەڕێ و تا دوایی هەموو ئەمانە بۆیە ئەو ملاحەزەیە لەگەڵ ئەوەدا کە کۆمەڵی خصوصیاتیە بەڵام یەک واقعیەتی شەیەکە ئەوەی کە لە سریلانکا ڕوویدا دەکرێت بۆ ڕاکماڵین دەوڵەت ڕوویدا لەوێ دەکرێت لە کوردستانیشدا بۆ ڕاماڵینی میلیشیا دەست پێ بکرێت و سەرەتایەکیش بەیە پێشمەرجێکیش بەیە تاتوانم بڵێ بۆ ئەوەی کە کۆتایی بەم نەوعە لە سەرگەردانیش بێت لە عێراق و لە کوردستاندا بگەڕێمەوە سەر ئەو خۆپشاندانە ملیۆنیەی سەدەر بانگەوازی بۆ کرد و ئەگەرچی ئێوە ئاماژەتان پێدا کە ئەمە لە ڕێی ئیمتیازاتەوە ئەنجام دراوە بەشێکی واست و ئیسفادەکراوە لەو بزوتە ناوە ڕازاتە فراوانەی کە پێشتر لە عێراقیشدا هەبووە بەڵام ئێمە بزانم ئایندەی ئەم بزوتنەوەیە بۆ کوێ دەڕوات و کاریگەریەکانی لەسەر عێراق و بەتایبەتی لەسەر کوردستان چی دەبێت ئێمە بێ دووشت لێک جیاب بکەینەوە بۆی ڕوونەدا ئەگە تێکەڵیەکە بێ ڕۆشن بێ بۆ بیسەران و گوێگرانی بەڕێز ئەویش ئەوەی کە سەدر کردی بەشێک نیە لە بزوتنەوەی ناڕزایەتی کە لە عێراقدا هەیە بە دژی دەسەڵات و بۆ ڕاماڵین دەسەڵاتی میلیشیایی و بۆ وابەستەی ئەحزابەکان بە وڵاتانی منتیقەوە بەشێک نیە لەمەوە بزوتنەوەیکی دیاری کراوە هەڵخاندنی احساساتێکی دیاری کراوە کە جەرەیانێکە لە 2023 لە ساحەکەدا توانیوێتی خۆشباوەڕی بڵاوکاتەوە خەڵکێک بێنە لە دەوری خۆی لە ڕۆژێکی معەن و لە مناسبەیەکی دینیدا خەڵکی قەرەباڵغێکی گەورە دروست بکات ئەمە جیایە ئەمە جیایە بەڵام ئەوەی کە ئەسڵە ئەوەیە کە بزوتنەوەی ناڕزایەتی ئەوەیە کە خەڵک بۆ هەلی کار بۆ نان بۆ ئاو بۆ خزمەت گوزاریەکان هاتووە سەرجاددا بە پێچەوانەی ئەوەی ئەمڕۆ بۆ هیچ کامێک لە خواستانە نهات و هیچ کامێک لە شیعارەکانیشی ئەوە نەبوو
تەماشا و فەرقە گەورەیە بکە لە مەزاهرەی سەدردا کە سەدر کۆی دەکاتەوە وەکو ڕەوتەکەی خەریکە قسەکەری ڕەوتی سەدر پەیامی ڕەوتەکەی خۆی بە نەیارەکانی خۆی دەدا بۆەوەی حکومەت پێک بێنێ لە حاڵێکدا بزوتنەوەی ناڕزایەتی لە عێراقدا لە 2019 کە ڕوویدا شیعارەکانی نان و ئاو و هەلیکار و خزمەتگوزاری بوو بزانە چەند پەیامەکانیان هەم چۆن نەوعی کۆبوونەوەکەی جیایە پەیامەکانیشی جیایە ئامانجەکانیشی جیایە لێکەوتەکانیشی جیایە بزوتنەوەی ناڕزایەتی لە عێراقدا بۆیە هات پێش هەموو شتێک ڕەوتی سەدر کەنار بخا پێش هەموو شتێک بۆیە هات بۆ ئەوەی کە ئەو هێزانەی وابەستن بە ئێرانەوە کۆتاییان پێ بەدژی دەخالەت و دەستێوەردانی وڵاتەکانی منتیقە بوون گەنجانێک بوون کە نان نییە بیخۆن کار نییە بیکەن ئەوە لە حاڵێکدایە بە ئاعترافی خودی دام و دەستگاکانی بۆرژوازی لە عێراقدا بە سەدان ملیار دۆلار بە هەدەر دراوە وەک خۆیان دەڵێن ڕۆژانە خۆ دەیبینین کە ئاماری مانگانە ئاماری فرۆشینەوت بەو بەرزی نرخینەوتە هەیە بەڵام بای سەرتۆس قاڵێک ئەمە نەبووتە خێر نیعمەت بەرەکەت یا زۆر لایەنێکی زۆر جوسیش لە ژیانی خەڵک نەیتوانیوە هیچ کامێک لەوانە بکە پێچەوانەوە ژیان و گوزەرانی خەڵکی بەرەو وێرانتر بردووە بۆیە ئێمە حزبی کۆمونیستی کرێکاری و وەکو چەپ و وەکو کۆمونیزم و کەرشکە لە کۆمەلگەی کوردستان ئێمە بەشێکی لەو بزوتنەوە ناڕزەی کە بۆ نان و ئاو خزمەتگوزاریەکان و بەدژی نابەرابەریەکی قوڵی ئابووری لە کۆمەلگەدایە ئێمە بەشێکی لەم بزوتنەوەیە بەڵام بەشێک نین لەو بزوتنەوە کۆنە پەرستی کە سەدر بۆ جڵەوکردنی هەمانە بزوتنەوە ناڕزایەتی لە کۆمەلگەی عێراقدا وەڕای دەخات نەک دژین بەدژی ئەوەی و هەموو بزوتنەوەیکی پێشکەوت خوازانە و هەموو بزوتنەوەیکی کۆمەڵایەتی لە کۆمەلگەی عێراق و کوردستان دەبێت دژی ئەمە بێ دەبێت بزانن پەیامەکانی پشتی ئەو قەرەباڵێکە سەدر درستی کردووە ببێت دیارە یەک واقعەتی کەشێ بۆی نەڵێن نێتە پێشسا و یەک واقعەتی شەیە بەشێک لەوەی کە سەدر دەتوانێت ئەمە کۆبکاتەوە یا لایەنێککە لە بەرگشتکەرتوانی ئەمە کۆبکاتەوە بەشێکی بی ئەڵتەرناتیڤیە نەبوونی ئەڵتەرناتیڤێکی ڕادیکال و سۆشیالیستی بەهێز دەنیان من نەزانم هەیە ڕۆتی بەهێز هەیە جوڵانەوەی هەیە حزاب هەیە ئەمانە هەیە بەڵام لە غیابی بوونی هێزێکی سیاسی بەهێزدا کە بتوانێت ڕوڵ و کاریگەری خۆی هەبێ طبعاً ڕۆتی بۆرژوازی لە چەشنی سەدر دەتوان خەڵک کۆ بکەنەوە یەکێک لەوەی کە سەدر دەتوانێت ئەو قەرەباڵخێ دروستکە ئەم کارە بکە ئەوەیە کە هێشتا هێزێکی سیاسی ڕادیکاڵی مۆدێرن کە مەبناکەی ئینسان بێ کە مەبناکەی مافەکانی خەڵک بێ کە نوێنرایەتی خواستەکانی خەڵک بکە لە کۆمەڵگەی عێراقدا بەداخەوە نابینرێ بۆیە سەدر لە بەغدا ئەتوانێت ئەو کارە بکە یعنی ئەو ماتریالەی کە ماتریالی هێزێکی چەپ و کۆمونیست و ئازادی خوازە ماتریالی ئەوە هێزێکیشکە لە غیابی بوونی ئەو هێزە ڕادیکاڵەدا دەچێت دەیبات ئەم ئێستا سەدرە دەورەیەکە لەوانەیە لایەنێکیشکە بێەوە پێشووتریش ئێمە بینیمانە لایەنی کە بووێت وەرە سارەسەری دنیاشە ئەمە هەیە دەبێت بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری و بزوتنەوەی چەپ و کۆمونیستی لە خەباتی خۆیدا بەسەر ئەو لاوازیانەی خۆیدا زاڵ بێت بە هەر ئەندازە بەسەر ئەو لاوازیانەی خۆیدا زاڵ دەبێت بە هەمان ئەندازە ئیرادە بۆ خەڵک دەجێڕێتەوە بە هەمان ئەندازە ڕێگە لەوە دەگرێت کە ئەم ڕەوت و لایەنانە بێن جڵەوی ئەو بزوتنەوەانە بکەن کە لە کۆمەلگادا بۆ خواستی چکە هەیەە بەڵام ئەوان دایان بن بۆ خواستی چکە ئەو دوێنە سەدر معلوم بووکە چی بوو ئەوەندەی دوێنە لە پەیامی سەدر پەیام بوو بۆ چوارچێوەی هاوەهەنگی کە لە بەرامبەریاندا وەکو ئەلگۆی چکە بۆ پێکێنانی حکومەت هەیە خۆ بۆ نان و ئاو نەبوو بۆ خۆراک نەبوو بۆ بنەبڕکردنی گەندەڵی نەبوو هیچ کامێک لەوانە نەبوو نەشی ئەلەی شوێنێکی ژنیانەوە بەڵام بۆ تەقن بۆ ترشخێکردنی باسەکان لە وتاری نوێنەری سەدرا بەشێک لەو کەلیماتە مەتاتیانیان گونجاندە بوو تالانی کەم ئەو خەڵکەی کە ئاوا هێناویانە ئامادەی کەن بۆ جاری کەش بێتەوە لە دەوریان بێ بۆیە باسی گەندەڵیشیان وەکو مەسایلێک هێنابوو بەڵام ئەساسی پەیامەکانیان شتێکیکە بوو بۆ نموناوانەی ئەزمون کراون نابێت سەڵات وەربگرنەوە مەبەستیان چی بوو مەبەستیان جەماعەتی چوارچێوەی هاوەهەنگی و بەشێک لەو سەرکردانە بوو کە بەشێک لە مەئەساتەکانی کۆمەلگای عێراق پێشتر ئەوان بووە داعش لە سەردەمی مالیکییا بووە مووسڵ لە سەردەمی مالیکییا کەوتووە ئەم چوارچێوە مالیکی هین کردووە سەدر ئەڵێنا حتى خودی سەدر ئەمەش ئەو واقعەتەش بڵێم خودی ئەو واقعەتی کە لە کۆمەلگای عێراقدا پێکاتوو هەموو خەڵک لە دژیەتی
یەکێک لەو لایەنانەی کە دەوری بووە و ڕۆڵی بووە لە خۆڵقاندنی ئەو واقعەتە خودی ڕەوتی سەدر بەشێکە لەو ڕەوتی سەدر خۆ لە 2023 لە کۆمەلگای عراقدا ئامادەی هەیە لە 2023 هەیە بەشێکە لە گەورەترین هێزی گەندەڵی لە ساحەی سیاسی عراقدا ڕەوتی سەدرە. ڕەوتی سەدر خۆی هێزێکی میلیشایی 100,000 کەسی هەیە، هێزێکی میلیشایی 100,000 کەسی یعنی وەستانەوە بەدژی هەر حکوومەتێکدا کە هەبێ، یعنی نیشاندانی ئەوەی کە من حکوومەتم نەهین یا حکوومەتێکی هیچ نییە ئەگەر من نەبم. ئەو پەیامەکانی بخۆ پەیامەکانی سەدر لە هیچ شوێنێکدا وەگوتم نەنان بوو نە ئاو بوو نە خزمەت گوزاری بوو نە هیچ شتێکیکە. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوویت. زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان و زۆر سپاس بۆ تۆش. ئازیزان خۆشەویستان هەر لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.